گەڕانەوە بۆ نیشتیمان جێی شانازیە. بلەم چەند ساڵی پێشوو دوای ئەوەی کە چەند ناخۆشیەک ڕوویە لەم وڵاتەیە، منیش وەکو هەر تاگێکی ئەم وڵاتە بڕیارم ما کوردستان بەجێ بێڵم و بڕۆم بە دەرەوەی وڵات. بڕیارێکی قورس بوو، بەڵام ناچار بوو. ڕۆشتم بۆ دەرەوەی وڵات، عایلەکەی خۆم بەجێ هێشت، بە ڕێگاگی قاچاق خۆم تەسلیمی قاچاقچی کرد. وامە دەزانی لێرە ئەو کێشانەی لێرە هەیە لەوێ دووبارە نابێتەوە. بەس نەخێر کاتێک چوومە ئەوێ بینیم ئەو کێشانی کە لێرە هەیە لەوێش هەمان کێشە هەیە، بەڵام بە جیاوازی هەیە. جیاوازی هەیە لە نێوان کێشەکانە. ئەو کێشانەی لێرە هەیە ڕاهاتووی لەگەڵیان، بەس لەوێ زۆر قورسە، کولتوریان هەموو شتێکیان جیاوازە. لە دوجارە ئەو کێشانی کە تووشی منە بوو ڕۆژانە نەمەتوانی چارەسەریشی بکەم، بەس لە کاتێکا لێرە بەسەریاتەیە پەڕیم و ئەمتوانی چارەسەری بکەم. لە دوای هەڵسەنگاندنێکی زۆر من وامەزانی 6 مانگ، ساڵێک، 2 ساڵ ئەتوانم عایلەکەم بەرم بۆ ئەوێ و ژیانێکی خۆشیان بۆ دابین بکەم. بەس کە سەیرەکەم بە هەڵەیە چوم، زۆری پێچێ، ڕێگاکەم گرتوۆتە بەر سەهمێکی پێوەیە، ئەو سەری دیار نییە بۆ پارچە وەرەقەیەک. لە ئەنجامە هەڵسەنگاندنم بۆ کرد کێشەکانی ئێرە، کێشەکانی ئێوە. سەیرەکەم ژیان لێرە زۆر خۆشترە وەک لەوی لە ئەوروپا. خاکی خۆت، هاوزمانی خۆت، نیشتیمانی خۆت زۆر جیاوازە. لێرە تۆ خۆت تەسلیمی قاچاقچی ئەەکەی بە ڕێگایەکی ناخۆش، بەناو ئەو هەموو مەترسیە ئایا دەرەچیت یان نا. کاتێکە ئەگەیتە ئەوێ بە هیواواتێکی زۆرەوە ئەچیت، بەس کە سەیرەکەی وان نییە. ڕێنماییشم هەمیشە بۆ مناڵەکانم ئەوە بووە کە خاکی خۆیان بەجێ نهێڵن. خاکی خۆت شیرینە، زۆر شیرینترێ لەوەی کە بڕی وڵاتی خۆ بەجێ بێڵی. ئەو کێشانی کە هێتە پێشە ئەتوانی چارەسەریان کەی. ئێستا من قەناعەتێکم بۆ دروست بووە لە وڵاتی خۆمان بێنمەوە، قەت وڵاتی خۆم بەجێ نهێڵم. و ڕێنماییشم بۆ کەسانە ئەوەیە کە یانەوێ بڕۆن بۆ ئەوروپا خۆیان تەسلیمی قاچاقچی ئەگەن، ژیانی خۆیان نەخەنە مەترسیەوە، سەرۆ و سامانی ئێرەیان لەدەزێن، دواتر کە سیلەی ڕەحم، خزم و کەسوکار و مناڵ و عایلە و دایک و باوک هەمووی شیرینە. ڕێنماییم بۆ کەسانە ئەوەیە کە بە هەڵی وایان نەچن، ژیانی خۆیان نەخەنە دەست قاچاقچی، سەرۆتی خۆیان بێن ڕێنمایی لەو کەسانە وەربگرن کە تەجروبەیان هەیە، تەجروبەیان لەسەر بۆچوونی ئەوروپا هەیە، کە لەوێ بینیویانە غەریبی چەند ناخۆشە. زۆر سپاس.